سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران وەکو هەموو هەفتەیە لەگەڵ هاوکارم ئەمیر ئەبینە میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی ئێمە و بینەران. بەڵێ ئازیزان لەلای منیشەوە سڵاوتان لەبێت، هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. هەروەکو هەموو هەفتەیەک و هەموو بەرنمەکانی ئێمە و بینەران وەکو ڕەواڵ ئەم بەرنمەیە چەند بابەت و چەند پرسیارێک کە ئێوەی ئازیز نردوتانە لە خۆ دەگرێت و تا ئەو جێگایی کە مەجالیش بێت گوڵناز وڵام بۆ پرسیارانە دەدەینەوە کە بینەرانی ئازیز بۆیان نردوین. ناوبڕێکی کورد بینن لەگەڵ گوڵناز دێنەوە خزمەتتان بابەتەکان پێش دەست پێ دەکەین. فەرموو. کاتێکە شاو دێ لە شاو بێزارێم بۆ دیدارێکت دڵ پێڕ ئازارێم تۆمەی جوانی تۆ لە ژوورەکەمدا تۆمەی جوانی تۆ لە ژوورەکەمدا وا دێت و دەڕێوە لەبەر چاوێندا بە خەیاڵیش بێ ساتێ بمدێنە بە خەیاڵیش بێ ساتێ بمدێنە گەڕی بێدەنگیم لێ هاوارێنە هێندە پەیواز بین بە گیان و بەدڵ ڕۆژێ هەرا بێ بگاین بە منزڵ ڕۆژێ هەرا بێ بگاین بە منزڵ چونکە عزیزم بە تۆوە ماوم چونکە عزیزم بە تۆوە ماوم بێ تۆ بیاوانی وشکۆ بێوم کەی دەبێ وایە بێ شەرتی دڵداری کەی دەبێ وایە بێ شەرتی دڵداری تۆ لە عەیش و نۆش من لە غەم باوەری خدا هەڵناگرێ غەرقم کەی لە غەم خدا هەڵناگرێ غەرقم کەی لە غەم مەیلم بدایێ یان زۆر و یان کەم گۆڵەکەم بێت تۆ چۆڵە ئەم شارە و شاری دڵەکەم بێت تۆ غەم باورە شاری دڵەکەم بێت تۆ غەم باورە شاری دڵەکەم بێت تۆ غەم باورە ئەم شەو بێزارێم لە ژیانی خۆم داخمێ چەچتێ سەبوریە بۆ مەیدان ئەمیر هەروەکو لە پێشەکیەکە باسمانکرد یەکێک لە بابەتەکان لەسەر ژینگەیە وەکو خۆشمان دەزانین لە ماوەی دواییدا چەندین جار شاهدی ئاگرگرتنی دارستانەکانی کوردستان بووین لە بانە سەقز مەریوان و چەندین شوێری تر لەوانەیە بۆترێکە کەش و هەوای گەرمی هاوینی و یان بێموبالاتی ئیستفادە لە ژینگە هۆکارن بەڵام گومان لەوەدا نییە کە نەبوونی پلان و بەرنامەی کورتماوە و درێژماوە و ئامادەسازی بۆ بەرگرتن لە ناوچوونی ژینگە نەتەنیا لە سووتاندنی دارستانەکان بەڵکو لە زۆر بواری تردا هۆکاری سەرەکی لە ناوچوونی ژینگە و ئەویشی دەگەڕێتەوە سەر
بێبایەخی و سیاسەتی دژەژینگەیی دەسەڵات. تۆ ڕات چییە و بابەتەکەی تۆ چییە؟ بەڵێ گوڵناس بە بڕای منیش لە ئێران سیاست و دەسەڵاتی ڕاندخۆر و چەکداری وەک سوپای پاسداران بارودۆخی ژینگەیان وەها خراپ کردووە کە خودیەکانیشیان گەلێک جار هۆشداریان پێداون. لەوانە ئیسا کەڵانتەری سەرۆکی پێشووی ڕێکخراوی ژینگە بەردەوام هۆشداری داوە کە ئێران لەبارەی وێرانبوونی ژینگە بە فیرۆدانی وزە و کەمبوونی ئاودا لە دۆخێکی زۆر خراپدایە. ئەو بەم قسانەی ئاماژەی بە بەشێک لە ڕاستیەکان کردووتی گرفتی سەرەکی ئەوەیە کە دام و دەستگا دەوڵەتی و حکوومەتیەکان وێرانگەری سەرەکی ژینگە. لە کوردستانیش ڕژیم هۆکاری سەرەکی وێرانبوونی ژینگەیە. ئەم ڕژیمە لە سەرەتای هاتنە سەرکاریەوە ئاگاهانە و بە پلان لە هەوڵی وێرانکردنی ژینگەی کوردستانیشدا بووە. ئاگردانی دارستانەکان، میندانان لە ناوچە سنووریەکان، بەڕێوەبردنی مانۆڕ و تۆپ و خۆمپارە بارانکردنی شاخ و کوێستانەکان، تاڵانکردنی سەرچاوە سروشتیەکان و دەرهێنانی تاڵانچیانەی کانە جۆرا و جۆرەکان، وشکردنی دەریاچەی ورمێ و تاڵاوەکان، گواستنەوەی زبڵی ژاراوی بۆ دەوروبەری شارەکان و تەنانەت پیسکردنی ئاوی ڕووبارەکان، دروستکردنی جادەی نظامی لە بەرزایی و کێوەکان تەنیا چەند نمونەیەکن لە هەوڵە بەردەوامەکانی ڕژیمی ئیسلامی بۆ زەربەدان و لەنێوبردننی ژینگەی کوردستان. بەڵای ئەمیر لە پاڵ ئەم وێرانکاریە خەبات بۆ پاراستنی ژینگە لە ئێران و کوردستان وها پەرەیسەندووە کە ڕژیم چالاکانی لەو بوارەدا بە چالاکی لەو بوارەدا بە ئەمنیەتی کردووە. کۆماری ئیسلامی دەیان کەسی لە هەڵسوڕاوانی ژینگە بە تاوانی دروستکرا و دەست بەسەر و زیندانی و ئەشکەنجە کرۆیان کوشتونی. بەڵام خەڵکی ئێران بە ڕێزگرتن لە یاد و بیرەوەری بێزاری خۆیان لە ڕژیمی گەندەڵ و دژە ژینگەی کۆماری ئیسلامی نیشاندا. لە ڕاستیدا بزوتنەوەی پاراستنی ژینگە لە کوردستان بەهێزە و دەبێت بەهێزی بکرێ. فەرهەنگی ژینگە پارێزەری لە ناو کۆمەلگادا دەبێت پەرە بسێنێت. چارەسەرکردنی یەکجارێکی گرفتی ژینگەی خوازیاری گۆڕانی پەیوەندی ئینسانەکان لەگەڵ سروشتن لە ڕێگایەکەوە کە ئەم پەیوەندیە لە حاڵەتی دوژمنکارانەوەی ئێستاییەوە بگوازرێتەوە بۆ مناسباتێکی دۆستانە و ئەمەش ئیمکاناتی نییە مەگەر ئەوەی دەسەڵاتێک بنیاد بنرێت کە تێدا نەک قازانجپەرستی سەرمایەداران بەڵکو وەڵامدانەوە بە نیاز و پێداویستیە مادی و معنەویەکانی ئینسان ئەنگیزەی بەرهەمهێنان بێت. گوڵناز ئێستا کە باسی ژینگە کرا دەزانین کە سەی شەهریوەر ڕۆژی گیانبەختکردنی ژینگە پارێزانی مەریوانە. بۆ ڕێزگرتن لە یادی چوار چالاکی ژینگە پارێزی کۆچکردو شەریف باجوەر، محەممەد پەجوهی، ڕەحمەت حەکیمینیا و ئومید حوسەینزادە و هەروەها ڕێزگرتن لە چالاکیە بەردەوام و دڵسۆزانەی سەدان چالاکی ژینگە پارێزی تر بە ئەم ڕۆژە واتە ڕۆژی سێهەمی شاریوەر لەسەر بنەمای ئەزمونە بە نرخەکانی شۆڕشی ژینە بکەین بە ڕۆژی پاراستنی ژینگە لە کوردستان و هەروەها ڕۆژی ڕێزلێنان و پشتیوانیکردن لە چالاکانی ژینگە پارێز. با لەم ڕۆژەدا پێکەوە یادی ئەزیزی چالاکوانانی ژینگە پارێز کە گیانیان لە پێناو پاراستنی ژینگەدا بەخت کرد بەرزرا بگرین. ئەو چالاکوانانە کە ئێستاش بە هەوڵ و تێکۆشانی خۆیان بۆ ڕێگریکردن لە ئاگرکەوتنەوە لە دارستانەکان بۆ دەوڵەمەندکردنی ئاو خاک وەک سەرچاوەکانی ژیان پەرەسەندنی بەرهەمە سروشتیەکان کە بەشێکن لە سەرچاوەی داهاتی خەڵک بۆ پەرەپێدانی گەشتیاری و پاراستنی جوانی سروشتی دارستانە جوانەکان لە چالاکیدان. ڕۆژی سێ شەهریوەر وەک ڕۆژی پاراستنی ژینگە دەکەین بە ڕۆژی بەگژداچوونی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە بە سیاسەتەکانی تا ئێستای زەرەری گەیاندۆتە ژینگە و بیکەین بە ڕۆژی ئازادکردنی چالاکوانانی ژینگە پارێز کە ئێستا لە زیندانەکاندا. گوڵناس بینەرێکی ئازیزمان لە هەشەمێزەوە ویددیوەیەکی زۆر جوان و ڕازاوی بۆ نردوین لە هەشەمێز و دەوروبەری ئەگەر ئێستاش بکرێت بچین ئەم ویددیۆ جوانە بنێرین و زۆر زۆر سپاسیش دەکەین بۆ ئەو بینەرە ئازیزە. فەرمون بۆ بیتیچن و بیستنی.
ئەمیر با بچینە سەر نامێکی بینەرێکی بەرنامەکەمان کە خۆی بەڕەنج لە باشووری کوردستانەوە ناساندووە. کاگڕەنج لە کورتەی نامێکدا نووسیوێتی هاوڕێیانی کۆمەڵە سلااوان لێبێ. دەزانم لەم ماوەدا زۆر لەژێر گوشاردان لەلایەکەوە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لەسەر بنگە و بارگاکانتان و گوشاری چەکدا ماڵین و لایەکی ترەوە بەداخەوە دەست ئاواڵەبوونی سیخوڕەکانی کۆماری ئیسلامی و تورکیا لە هەرێمی کوردستان و تێرۆرکردنی چالاکوانانی سیاسی لایەنە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان. من لام وایە حکوومەتی هەرێم و بەگشتی قوارەی هەرێمی کوردستان لە مەترسیدایە. جارێبا لە ناکۆکی لایەنە سیاسیەکانی ناوخۆی هەرێمی کوردستان کە بەداخەوە ڕێگای بۆ دەستێوەردانی ئێران و تورکیا ئاواڵە هێشتووە وە زۆر گرفتی تری ناوخۆی هەرێمە گەڕین. بچمە سەر بابەتەکە. کاگڕەنج ئاوا باسیگرە کە تۆ فەرمو ئیدامە. بەڵێ گوڵناس ڕەنج لە درێژەی نامەکەدا نووسیوێتی من قەت لەو باوەڕەدا نەبووم و نیم کە کۆماری ئیسلامی یان تورکیەوەیان وڵاتانی ترکە کوردستانیان داگیر کردووە دۆستی خەڵکی کورد بن. ئەوانە سەرڕای هەر ناکۆکی و ململانەی ناوچەیە کە هەیان بێ لەسەر یەک خاڵکۆکن ئەویش پێشێلکردنی مافی ڕەوای چارەی خۆنووسین بۆ خەڵکی کوردستانە. نابێت گومان لەم ڕاستێدا بێت سیاسەتی کردداری ئەم حکوومەتانە بە درێژایی مێژوو شتێکی جیاواز لەوەمان پێناڵێ. هەرێمی کوردستان وەک قوارەیەکی دیاریکرا و لە هەلو مەرجێکدا بەسەریاندا داسەپا هیچ کات بەم قوارەیە دڵخۆش نەبوون و نین و ئەگەر چاو لە سیاسەت و کردەوەکانیان دەکەین تەنانەت ئەو کاتەی کە خۆیان بەدەست بووە دۆستی خەڵکی کوردستانی باشوور دەناسێنن لە ڕاستیدا جگە لە فریوکاری نییە. لە هەمان کاتدا بە نەخشەی جیا لە یەک بەڵام بە یەک مەبەست هەوڵی لاوازکردنی ئەم هەرێمە و بەرتەسکردنی دەسەڵاتی لەبیر ناکەن. بەڵێ کاگڕەنج لە درێژەی نامەکەیان نووسیەتی با بزانین پەیوەندی ئەم پلانەی دژی هەرێمی کوردستان و دژایەتی لەگەڵ هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات چییە؟ ڕاستە پەیتاپەیتا هەڕەشە دەکەن و داخوازی نابەجێ دێن نەگۆڕێ بەڵام بە بڕوای من ئەوان واتە حکوومەتەکانی تورکیە و ئێران لە بنەڕەتدا خوازیاری نەمان و دوورخستنەوەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە هەرێمی کوردستان نین. ئەگەر وابێ ئەوان ئامرازیان بیانوەیەکی گرنگ بۆ دەستێوەردان لە هەرێمی کوردستان لەدەستدەن. ئەگەر ئەم بیانویە نەمێنێ ئەی چۆن هەرێمی کوردستان لە ئاواز بکەن و قەوارەکەی بەرنێژێر پرسیار. دەبێ ئەم بیانویە بمێنێت تا گوشارەکانیان هەروە بەردەوام بێ. بەداخەوە سیاسەتەکانی ناوخۆی هەرێمیش لەوانە ناکۆکی ناو هێزە سیاسیەکان ڕێگەی بۆ ئەم سیاسەتە خۆش دەکات. ئەوان دەستاواڵەتر دەکات و دەیان هەوێ بەم سیاسەتە واتە گوشاری ئاسکەری و موشکباران و ناردنی درۆن و تیمە ترۆریستیەکانیان بۆ ناوخۆی هەرێم و ئەنجامدانی تێرۆری چالاکوانانی سیاسی لەلایەک و گوشاری ئابووری هێنان بۆ سەر هەرێم کە بەشی زۆری خەڵکی تێدا زەرمەند دەبێ لەلایەکی ترەوە بە بێباوەڕی بە حکوومەتی کوردستان جێبخەن و نیشان بدەن کە ئەم هەرێمە ناتوانێت ئەمنیەتی سەقامگیر بکات و ناتوانێت ژیان و بژێوی خەڵک دابین کات و خەڵک وەڕەز و ماندوو بکەن و خۆزگەی دەسەڵاتی تر بخوازن کەوا بوو بە بڕوای من ئەم سیاسەتە واتە گوشاری ئاسکەری و ئابووری بەردەوام دەبێت تا ئەو کاتەی لە بواری سیاسیدا بە ئامان چوگەن. ئەویش لە ناوچوونی قەوارەی هەرێمی کوردستانە. بڵێ کاگڕەنج گوڵناس لە درێژەدا نووسیوێتی ئاگاداری سیاسەتەکانی ئێوە هەموو بە گشتی سیاسەتێکی ژیرانە دەزانم کە ڕاتانگەیاندووە لە سنوور کەڵک وەرناگرن و هێزی پێشمەرگە بەکار ناهێنن و زۆربەی چالاکی خۆتان تەرخان بەکاری سیاسی و ڕێکخراوەیی لە ناوخۆی ڕۆژهەڵات کردووە. هەروەها ئاگاداری ئەوە هەم کە سیمای ئۆردوگاکان گۆڕاوە و ئێستا خەریکی چالاکی سیاسی و کۆمەڵایەتین و دانیشتوانی ئۆردوگاکان بە کەسانی بە ساڵاچوو ماڵ و منداڵ کە ژیانی ئاسایی خۆیان بردۆتە پێش و هێندێ چالاکی هوەری و ئەدەبی و خزمەتگوزاری وەک شوێنی حەوانەوەی منداڵان سنتەری پزیشکی و شتی لەم چەشنەتان ڕێخستووە. بەڵام هەروەک پێشتر باسم کرد کۆماری ئیسلامی گوێ بەوانە نادات. بوونی ئێوە بیانویە بۆ مەبەستێکی تر. دڵنیا بن کە زۆر کەس لە مەبەستی کۆماری ئیسلامی تێگەیشتون. هەر بۆیە لە زۆر کۆڕ و کۆمەڵدا باسلەوە دەکرێت کە هەڕەشە و پەلامار بۆ سەر هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەڕەشە و پەلامارە بۆ سەر خەڵکی کوردستانی باشوور و حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەم ڕاستیە لە نێو تەپوتۆزی ململانەی حیزبیدا
کەم دیارە. سپاس بۆ کاگرنج بۆ نامەکەی زۆر لە مێژەیەمەش لەسەر ئەو باوەڕین و ڕامان گەیاندوایەمە و مانان بیانوین ناکرێ و نابێ ڕژیمێکی داپڵۆسێنەر وەکو کۆماری ئیسلامی لەو دێوی سنوور خەڵکی کورد لەسەر داوایەکی ڕەوا بۆ مافی دیاریکردنی چارەنووس سەرکوت بکات بەڵام لەم دێوی سنوور دۆستی خەڵکی کورد بێ کە هەمان مافیان بۆ بە فیداکاری و قوربانیدانی زۆر تایرهێنەوە جگە لەوانە بە ئەوەش بێژین ڕاستە ئێمە هیچ دەخاڵەتێک لە ناوخۆی هەرێمی کوردستان ناکەین بەڵام لەو وەزعە دڵنەگەرانی ون و سەرڕای دڵنەگەرانیمان لە بارودۆخێک کە هەڕەشە لە ژیان و ئەمنیەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات کە زوو لاوازبوونی بە قەوڵی جنابێت قەوارەی هەرێم بە مەسلحەت نازانین و تاوجێکە بە سیاسەتی ئێمە دەگەڕێتەوە هەوڵمان جاوە و هەوڵیش ئەدەین چالاکی سیاسیمان لێرە لە هەرێمی کوردستان نەبێت زەخ لەسەر ئەم هەرێمە چالاکی سیاسیمان نابێتە زەخ لەسەر هەرێمی کوردستان. بەڵە گوڵناس دیارە ئێمەش چاڕوانی ئەوە دەکەین کە حکوومەتی هەرێم لە چوارچێوەی مناسباتی دیاری کراودا دەستێوەردانی حکوومەتی کۆماری ئیسلامی لە ناوخۆی هەرێم بەرتەس بکاتەوە. هەر بۆیە ئێمە ڕامانگەیاندووەکە لە سنوور کەڵک وەرناگرین و هێزی پێشمەرگەمان بۆ کاری نظامی بەکارنانی. بەڵام لە ناوخۆی هەرێم و لە ئۆردوگاکان چی دەکەین یان چەکمان بۆ دیفاع لە خۆمان پێدەبێیانە ئەوە ئیشی کۆماری ئیسلامی نیوە و نابێت تەداخل لە کاری ناوخۆی هەرێم بکات. ئەوە ئیشی ناوخۆی هەرێمە و لە پەیوەندی لەگەڵ ئەوان ڕەچاو دەکرێت. بەڵام کۆماری ئیسلامی بۆ مەبەستەکانی تری خۆی بە تایبەت ترس و نیگەرانی لە ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بەنیازە بۆ چوونی خۆی بەسەر هەرێمدا فەرز بکات. لە هەر حاڵەتێکدا سیاسەتی ئێمە ڕوونە و پەژەستورین بە پشتیوانی خەڵکی هاوچارەنووسی کوردستان لەم دی و ئەو دێوی سنوور و بێگومان ئەم چارەنووسیە هەر پلانێکی نەیارانی خەڵکی کوردستان پوچەڵەکاتەوە. زۆر سپاس بۆ کاگرنج بۆ نامەکەی ناوبڕێکی کورد بینن لەگەڵ گوڵناز دێنەوە خزمەتە. ئەمیر لەم بەشەدا ڕۆژنامەی دنیای اقتصاد کە لە تاران چاپە ئەبێت راپۆرتێکی مەیدانی لەسەر نرخی خانوبەرە و داهاتی خەڵک لە تاران بڵاو کردوێتەوە و بەپێی ئەم راپۆرتە بە لە بەرچاوگرنی ئاستی داهات ئاستی پاشەکەوت گەنجێکی 25 تا 26 ساڵ لە تارانەی پایتەختی ئێران دوای 166 ساڵ ئەتوانێت ببێت بە خاوەنی خانووی خۆی بەمەرجێک نرخی خانوو وەکو ئێستا هەر بمێنێتەوە بەپێی راپۆرتی ئەو ڕۆژنامەیە داهاتی مانگانەی گەنجەکانی ئەم تەمەنە 11 ملیۆن و 300 هزار تمەن بۆ 12 ملیۆن و زۆربەیان باسییان لەوە کردووە کە لە باشترین دۆخدا ئەتوانن مانگێک 1 ملیۆن تمەن واتە 20 دلار پاشەکەوت بکەن. باس لەوەش کراوە نرخی خانوبەرە لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی دابەزینی نرخی تمەن بەرامبەر بە دلار لە تاران و شارە گەورەکان 150% زیاتی کردووە لە هەندێک شوێنی تاران تا 250% نرخەکان زیاتی کردووە. هاوکار ژمارەیەکی زۆر لە گەنجەکان ئەو تەمەنەیان باسییان لەو کردووە هیچ هیوایەکیان بەوە نییە ببن بە خاوەنی خانووی خۆیان و بتویانە بە هیچ شێوەیەک بیر لەوە ناکەینەوە ببین بە خاوەنی خانووی خۆمان بە هیچ شێوەیەک بیر لە پێکێنانی ژیانی هاوسەرگیری ناکەینەوە. گوڵناز ژمارەیەکی تر لە وەڵامی پرسیارەکانی ئەم بڵاوکراوەیە داوتویانە هاوڕێکانیان زیاتر لە 30 ساڵیان تەمەن و ناتوانن ببن بە خاوەنی خانوو ماڵی خۆیان و چوونەتە قۆناغێکەوە کە پێی ئەڵێن سەڵبوونی ڕەهاواتە بیر لە پێکێنانی ژیانی هاوسەریش ناکەنەوە هاوسەرگیری. لەم ڕۆژنامەیەدا لە زمانی ژمارەیەک لە لاوەکانەوە نووسراوە تەنانەت ناتوانن دووچەرخەیە بکڕن بۆ ئەوەی پێیبشتنە سەرکار. هەروەها باسییان لەوە کردووە تەنها بە مەرجێک ئەتوانن ببن بە خاوەنی خانوو کە دۆخی ئابووری بگۆڕدرێت ئەگەر نا بیر لە کۆچ ئەکەنەوە. هاوکات نوێنەرێکی پەرلەمانی کۆماری ئیسلامی ڕایگەیاند زیاتر لە 28 ملیۆن کەس لە ئێران لە ژێرهێڵی هەژاری داژین. ئەم نێونەرەی پەرلەمانی ئێران دابەزینی بەهای تمەن بەرامبەر بە دولار و گەماڕ و ئابوووریەکانی بە هۆکاری هەژاری 25 ملیۆن کەس لە خەڵکی ئێران ناوبردووە. ئێران بۆ چارەسەرکردنی کێشەی خانوبەرە قەرزی بانکی بۆ دروستکردن و کڕینی خانووی زیاد کردووە وەک دەوترێت بڕی قەرزی بانکی بۆ کڕین و چاکردنەوە دروستکردنی خانوو گەیشتۆتە 960 ملیۆن تمەن. ڕۆژنامەی شەرق دەربارەی زیادکردنی بڕی قەرزی بانکی و مەرجەکانی پێدانی ئەم قەرزە نووسیوێتی تەنها کەسانی دەوڵەمەند و ئەو کەسانەی کە پێویستیان بە قەرزی بانکی بۆ کڕین و دروستکردنی خانوو نیە ئەتوانن لەو قەرزە بەهرەمەند بن
و وەری بگرن. ئەمیر بە پێی راپۆرتی ڕۆژنامەی دنیای اقتصاد 960 میلیۆن تمەن جگەلەوەی ناکرێت خانوویەکی بیزمتری بکڕێت بەڵکو بە قستی درێژخایەنی 12 ساڵە کە دەوڵەت لە بەرچاوی گرتووە مانگانە ئەبێ 20 میلیۆن تمەن بدرێتەوە لە حاڵێکدا موچەی کارمەندێک 7 میلیۆن تمەنە ناتوانێت ئەم قەرزە بانکیە وەربگرێت. بەڵێ هەروەها ژمارەیەک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەربارەی ئەم قەرزە بانکیە نووسیویانە لەبەر ئەوەی سوودی بانکیەکەی 28% ئەبێت 2 میلیارد و 800 میلیۆن تمەن دەنەوە و شارەزایەکی ئابووری خانوبەرە بە ڕۆژنامەی شەرقی وتووە لە هیچ کوێی دنیاوان نییە سوودی بانکی 28% بێت بۆ خانوبەرە. ئەمە تەنیا گۆشەیەکی کەم لە هەلومەرجی ژیانی لاوان لە ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیە. ژمارەیەکی زۆریان بێکارن بێهیوا بە داهاتوون لە هەر چەشنە ئاوات و ئارەزووی تەمەنی جوانی مەحروم کراون. ئازادی و ڕادەربڕین مەجای پێنادرێ و کاتێکیش بەم دۆخە ئەتراز دەکەن دەکەونە بەر ئەزیەت و ئازار و گرتن و ئەشکەنجەدان و کوشتن. ئایا بەڕاستی ئەم حکوومەتە شایانی ئەوە نییە بخرێتە زبڵدانی مێژووەوە؟ ناوبڕێکی کورد ببینن دێنەوە خزمەتە. شوي رباوي
حسيني زوجيان عزيز أمين رياوي هرالك يوان هرالونو وهاري ظلم بيتا خطوط زوجيان ورسلو قراري هرالك يوان هرالونو وهاري ظلم بيتا خطوط زوجيان ورسلو قراري ورسلو قراري ئەگەر قەیرانی سرماداری جیهانی لە قاڵبی فاشیزمی ئوروپی لە سەرەتای جەنگی جیهانی دووەمدا ئوروپای وێران کرد ئاوا ئیسلامی سیاسیش لەم سەردەمەدا هەوڵ دەدات بە کردەوە تێروریستەکانی ئامانجە دژە ئینسانیەکانی خۆی بەسەر بەشێک لە جیهاندا داسەپێنێ بەڵام ئەم دوو ڕەوتە هەر جیاوازیەک کە هەیان بێت لە یەک خاڵدا هاوبەشن کە جێگای سەرنجە ئەویش پراوێسخستنی کۆمەڵایەتی ژنان و کەمکردنەوەی پێگەی کۆمەڵایەتی نییە مۆسۆلینی بە توندی دژی کاری ژنان لە دەرەوەی ماڵدا بوو ئەو مدالیای زێڕی بۆ ئەو ژنانە دادنا کە زۆرترین منداڵیان بێت ئێستاش خامنەی بۆ ئەوەی ژمارەی دانیشتوانی ئێران بۆ 150 میلیۆن کەس زیاد بکات کە گۆیە یارمەتیدەری دەبێت بۆ درێژەی دەسەڵاتی ڕژیمەکەی هەوڵ دەدات ژنان هەم بدات بۆمانەوە لە ماڵەوە و زاوزەیی زیاتر و دوورکەوتنەوە لە بازاڕی کار و چالاکیە کۆمەڵایەتیەکان لە ئاڵمانیای نازیدا ژنانی ئەندامی حیزبی نازی لە فەرماندان بە ئەندامانی پیاو قەدەغەکران لەم دوایانەشدا خامنەی فەرمانی بە جەمیلە ئەلامولهودا کرد کە خۆی لە دەستێوەردان لە کاروباری حکوومەتی هاوسەرەکەی کە یەکێک لە جنایەتکارانە بەدوور بگرێت بەڵێ ئەمیر بەڵام سەرکوتکردنی ژنان لە سیستمی تاوانباری وەکو کۆماری ئیسلامی تەنها بۆ حاڵەتانەی سەرەوە سنووردار نییە چونکە پێش هەموو شتێک ئاین ئیسلام کە چێکەڵە بە پیا و سالاری نەک هەر ژنانی لە چەندین مافی کۆمەڵایەتی دوورخستۆتەوە بەڵکو ڕێگەی بە مێردەکانیشیان دەدا بۆ ڕوبەڕووبوونەوەی نافەرمانی ژنەکانیان سزای جەستەی بدەن. بەڵێ سنووردارکردنی مافە کۆمەڵایەتیەکانی ژنان کە ڕۆژی دوای سەرکەوتنی شۆڕش بە فەرمانەکانی خومینی دەستی پێکرد بۆ ماوەی 40 ساڵ بەردەوام بوو کە بە خۆڕاگری ئازا و ماندووینە ناسانەی ژنان بەتایبەت ئەم مقاومەتە لە دوای بزوتنەوەی ژنان لە شۆڕشی ژینادا هاتە ئاراوە گەیشتە لوتکە. خامنەی جگەر لە کوشتنی خۆپیشاندنان و تەنانەت منداڵان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم بزوتنەوەیە بۆ تۆڵە سەنەوە لە قوتابخانەکانی کچان زۆر یەک لە خوێندکارانی ژەهراوی کرد و بم شێوەیە هەوڵی ترساندنی بنەماڵە و خوێندکارانیدا بۆ ئەوەی بەردەوام نەبن لە دژایەتیکردن لەگەڵ ڕژیم. بەڵام سەرەڕای ئەم جنایەتانە ئاڵای بەرەنگاربوونەوەی فاشیزمی ئیسلامی لە ڕێگەی دژایەتی حیجابی ئیجباری بەردەوام بووە. ئەم بربەرەکانیە وای کردووە ڕژیمی کۆنەپەرست و جنایەتکاری کۆماری ئیسلامی ڕوبەڕووی تەحەدایەکی بێوێنە بێتەوە. ئەم دەسەڵاتە بە نواندنی زەخت و زۆر بە هیوای گەڕانەوەی هەلومەرجەکان بۆ سەردەمی پێش شۆڕشی ژینایە بۆیە دەستبەرداری هیچ هەوڵێکی سەرکوتگرانە نییە. خامنەی لە کاردانەوە بە نافەرمانی مەدەنی ژنان لە دژی فاشیزمی دەوڵەتی لە کۆبوونەوەیەکدا دژایەتی لەگەڵ حیجابی زۆرم لێ بە حرام شەرعی و سیاسی ناوبرد وەک هەمیشە ئیدعای کرد کە دژمن بە پلانێکەوە هاتە ژوورەوە و زیادی کرد ئێمەش دەبێ بە پلانێکەوە بچینەوە ژوورەوە. بە وتەی وتەبێژی هێزەکانی پۆلیس لە ماوەی چەند مانگی ڕابردوودا زیاتر لە 300 کەس لە پەیوەندی لەگەڵ حیجابی جباری دەستگیر کراون و لە 2 مانگی ڕابردووشدا ملیۆنێک پەیامی هۆشداری نێردراوە. ئاماژەیەکی بەوە کردووە تا ئێستا 4000 کەس ڕەوانەی ناوەندە دادوەریەکان کراون. لە سەرەتای جێبەجێکردنی پلانی عیفاف و حیجابەوە بانگێشکردن و داخستنی سەندیکاکان چرتر بووەتەوە و لەم ماوەیەدا هەزاران شوێنی بازرگانی داخراون و زەختی زۆر بۆ سەر ژنان و کشان زیادی کردووە. نابێ پرسیار بکەین کە ڕژیم بۆ وا دەکات چۆن ڕوون و ئاشکرایە بە نزیک بوونەوەی ساڵیاتی مەرگی ژینە کۆماری ئیسلامی هەر وەکو فەرماندەی سوپای پاسداران لەم دوایانەدا ڕایگەیان خۆیان ئامادەکرەوە تا پێش بەسەر هەڵدانەوەی شۆڕش بگرن. ئامادەکاریش لە فەرهەنگی کۆماری ئیسلامیدا هیچ نییە جگە لە سەرکوت و
ئەزیەت و ئازادانی زۆرتر بۆ خەڵک. بەڵێ لە دوایین بڕیاری فاشیستی لەم حاڵەتەدا دەتوانین ئاماژە بە نامەی بەڕێوەبەری تۆڕی تەندروستی و چارەسەری شاری لاهیجان بۆ بەرپرسی نەخۆشخانەکانی ئەم شارە بکەین کە پێشکەشکردنی خزمەتگوزاری پزیشکی بە مەرجی ڕەچاوکردنی حیجابی ئیجباری ڕاگەیاندووە. ئەم کارە قێزەونە کاردانەوەی بەربڵاوی لەکەوتەوە. بێگومان ئەم جۆرە سیاسەتە دژی ئینسانیە ناتوانێت بەر بە شەپۆلی ئەعترازی جەماوەری بگرێت. گوڵناس نامەیەک بە نازناوی یەدێ لە سۆرانەوە گەشتۆتە دەستمان و لەو نامەیەدا بەم جۆرە دەست پێ دەکات و توێتی کۆماری ئیسلامی لە هەوڵیەوەدایە کە هەلی کەسبوونی خۆپیشاندانەکان لە شەقامی شارەکان بگۆزێتەوە بە شێوەگەلێکی جۆر بە جۆر تێدەکۆشێ ڕاستی حاشا هەڵنەگرەکانی ناو کۆمەلگاش بشارێتەوە. لە بیرمان هەر لە سەرەتاوە خۆپیشاندانەکانی بە ئاژاوە چیەکان ناو دەبێت کە گۆیا ژمارەیەکی کەم بوون کە فریوی دژمنیان خواردووە. مەبەستی دەسەڵات لەم جۆرە قسانە کە شەو ڕۆژ لە پاڵ بەکارهێنانی دەستگای سەرکوتی تەبلیغی لەسەر ئەکرد و ئێستاشی لەگەڵ بێ هەر ئیدامی ئەدات لە ڕاستیدا ئەوەیە تا جگە لە ترساندن و تۆقاندنی تۆی دڵساردی و ناومیدی بڵاوکردنەوە ئەم باوەڕەکە بابە ناکرێ و نابێ گشتگیر بکات و هاوپشتی نێوجەماوەری خەڵک تووشی بێ ئاکامی بکات و پڕژ و بڵاویان پێ بکات. بەرابەر بە ئاوا بۆ چوونێکی شعاری ئێمە هەروەها هەین و درێژە بە خەباتی خۆمان ئەدەین. پێویستە پەرە بستێنە دەم خەباتە. بێگومان شەڕی نێوان ئازادی و ئستبداد بەتایبەت لە هەلومەرجی ئێستای ئێراندا درێژماوەیە. نابێت چاوەڕوانیەوە بکرێت کە گۆیە لە ماوەیەکی کوورتدا دەستگای ئستبداد کە عمری 100 ساڵەی هەیە لە ناو دەچێت کەوایە دروشمی ئێمە هەروەها هەین مانایەکی استراتیژی دژی ئستبداد بەخۆی دەگرێت. ڕۆژێک لە خۆپیشاندانی سەرشەقام مانا پەیدا دەکات. ڕۆژێک لە مانگرتن لە شوێنی کار. ڕۆژێک لە پاڵپشتیکردن لە بنەماڵەی گیانبەختکردوان لەسەر ئارامستانی عەزیزانیان. ڕۆژێک دیفاع لە بنەماڵەی زیندانیەکان و ڕۆژێکی تر لە پاڵپشتیکردنی ژنان و کچانێک کە حیجاب فڕێ ئەدەن و هیتر. کەوابوو دروشمی ئێمە هەین مانای واقعی هەیە و ئەمڕۆ بە پانایی ئێران ئێعتراز و ناڕزایەتی دەربڕین دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هەروە لە ناخی ئەم کۆمەڵگایە بەردەوامە. کاگێدێ لە درێژەی نامەکەدا نووسیوێتی لە ڕاستیدا خەڵکی ناڕازی چاوەڕێی دەرفەتێکن تا بتوانن نمایشێکی گەورە و سەراسەری لە هەبوونی خۆیان نیشان بدەن تا ئەو کات هەر هەنگاوێکی چووک کە بۆن و ڕەنگی ژن ژیان ئازادی پێوە بێ هەنگاوێکە بۆ پێشەوە. ئەم هەنگاوە چکۆلانە کە سەرنجام گەورە دەبن و لەیەک دەهاڵێن و ڕێگا بۆ ئاڵ و گۆڕی بنەڕەتی خۆش دەکەن. سیاسەت و کردەوەکانی کۆماری ئیسلامی ئەوەمان پێدەڵێت کە ئەوانیش نیگەرانی درێژەی ئێعتراز و ناڕزایەتیەکانن هەرچەند لەسەر شەقامیش کەس بوو بێتەوە. ئەوان لە داهاتووی هەر حەڕەکەتێکی چکۆلەی خەڵک دەترسن. بۆیە دەبێت بە پێی داگرتن لەسەر هەر ویست و داخوازیەک هەرچەند چکۆلە لە نووسینی دروشمی سەر دیوار تا مانگرتنی گشتی ئەم پەیامە بەرزکەینەوە کە ئێمە هەین و ڕێگایەک کە پێیدا ڕۆشتوین ناگەڕێنەوە.
ماڵاوی لە ژیانی دایە ئەسەدی هاوسەری هاوڕێی گیانبەخت کرد و کاکەریم ئەلیپور زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی شەممە حوتی مانگی گەلاوێژی 1402 هەتاوی دایە ئەسەدی لە تەمەنی 75 ساڵیدا ماڵاوی لە ژیان کرد. دایە سەعدیە خەڵکی ئاوایی هەنەڕی سەر بە ناوچەی ژاوەڕۆی سنە یەکێک لەو دایکە شۆڕشگیرانە بوو کە دەرگای ماڵی هەمیشە بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە ئاواڵە بوو و تا دوا هەناسەی وەفادار بە ئارمانی بەرزی سوسیالیزم و کۆمەڵەمایەوە. دایە سەعدیە کەسایەتیەکی خۆشناو و خۆشەویست و جێگەی متمانەی ئاوایی هەنەڕ و دەوروبەر بوو کە زۆر بەداخەوە بەهۆی نەخۆشینەوە ڕۆژی شەممە دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایە سەعدیە ئەسەدی سەرخۆشی خۆشمان پڕ بەدڵ ئاراستەی خزم و کەس و دۆستان و بەتایبەت خەڵکی ئاوایی هەنەڕ و ناوچەی ژاوەڕۆ دەکەین. هیواداری کە غەمی ئاخرتان بێت و ئێمەش پڕ بەدڵ شەریکی ئەم غەمە قورسەتانی. یادی ئازیزی دایە سەعدیە بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ئێوارەی ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی یانزەی گەلاوێژی 1402 هەتاوی کاگ ئەبوبەکر قادرزادە لە تەمەنی 55 ساڵیدا بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەی بانە بۆ سەقەز گیانی ئازیزی لەدەستا و بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. کاگ ئەبوبەکر لە باوەشی بنەماڵەیەکی خەباتکار و شۆڕشگێڕدا گەورە بوو. برای کاگ ئەبوبەکر هاوڕێ عەلی قادرزادە ناسراو بە عەلی چاوشین پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و سیمای ناسراوی ناوچەی ئالان و شاری سەردەشت بوو کە بەداخەوە ساڵی 62 هەتاوی لە هێرشی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ ناوچەی ئالان لە بەرزاییەکانی زاڵ بەسەر ئاوایی بەیتۆشدا گیانی ئازیزی بەخت کرد. کاگ ئەبوبەکر کەسایەتێکی ناسرا و خۆشنا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی سەردەشت و ناوچەی ئالان بوو کە بەداخەوە بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی ئازیزی لەدەستا و تا دوا هەناسەی وەفادار بە ئارمانەکانی خۆی و برایەکەی مایەوە. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاگ ئەبوبەکر قادرزادە و هەموو خزم و کەس و دۆستان و خەڵکی شاری سەردەشت دەکەین و خۆمان بە شەریکی غەمیان دەزانین. یادی ئازیزی کاگ ئەبوبەکر بەرز و بەڕێز بێت.
بەڵە بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. بەڵێ ئازیزان سپاس بۆ ئێوەی خۆشەویست ژیانتان هەر بە شادی و کامرانی بێت ماڵاوە. ماڵەوە.